الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. أما بعد، برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، سلامی خوا لە هەموو لایەکتان بێ. ئەمڕۆ لە زنجیرە باسەکانمان مافە ئیسلامیەکان باسی مافێکی تر ئەکەین کە مافی زانایانە، حق العولەما. خۆشەویستەکانم، پلەپایەی عولەما لە ئیسلامە هیچ پلەپایەکی تر پێی ناگا، چونکە عولەمایان میراتگیری پێغەمبەرانن، هەڵگری علم و زانستن، ئەمینی خوان لەسەر شەریعەتەکەی. ئەگەر عالم بمرێ لە کەلێنێک لە ئیسلامە دروست ئەبێ حتا ڕۆژی قیامەت پڕ نابێتەوە. بە عولەماکان ئومەت زیندوو ئەبێتەوە، خەڵکی دەرەهێنن لە گومڕایی بۆ نووری ئیمان، لە گومڕایی کوفر و تاوان و بیدعا بۆ نووری ئیمان و کردەوەی چاکە. هەر لەبەر ئەوە شەریعەتی ئیسلام گرنگیەکی زۆری داوە بە زانایان و بە حەقی زانایان و زۆر بە گەورە ڕایگرتووە و ئاگاداریشمانی کردووەتەوە کەوا وریابین بەرامبەر بە عولەما بێئەدەبی نەکەین بە هیچ شێوەیەک. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. سورەتی زومەر ئایەتی 9. ئەی پێغەمبەری خوا، پێیان بڵێ ئایا ئەو کەسانەی کە زانان وەکو ئەوانە وان کە نەزانن؟ زانا و نەزان وەکو یەکوایە؟ هەرگیز و هەرگیز وەکو یەکوان نییە. و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەو حەدیثە کە ئیمامی ئەحمەد ئەیگەڕێتەوە و ئەلبانی ئەفەرمێ حەسەنە، لە عوبادەی کوڕی صامتەوە بۆمان ئەیگەڕێتەوە، فەرمێ: ليس من أمتي من لم يجل كبيرنا ويرحم صغيرنا ويعرف لعالمنا حقه. وكل هەندێ الألفاظ كان هاتووە. ئەفەرمێ لە ئومەتی من نییە کەسێک کە ڕێز لە پیاوە گەورەکان نەگرێ و ڕیش سپیەکان نەگرێ و بەزەی بە مناڵان نەیەتەوە، بە بچووکەکانمانە نەیەتەوە و حەقی زانایانمان نەزانێ. لەبەر ئەوە من هەوڵ ئەدەم حەقی زانایان لە 8 خاڵە عەرزی جەنابتان ئەکەم. یەکەمیان پێویستە ئێمە زانایانمان بە گەورە بزانین و ڕێزیان لێ بگرین. پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە گەورە ڕاگرتنی خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان ڕێز لە پیاوی پیری ڕێژسپی بگرێ و ڕێز لە هەڵگری قورئان بگرێ، نەک ئەوانەی کە توندڕەون و ئەوانەی کەوا قورئانیان پشتگوێ خستووە، عالمن بەڵام قورئانیان پشتگوێ خستووە و نایخوێننەوە، عەمەلی پێ ناکەن. و هەروەها ڕێزگرتن لە کاربەدەستێکی دادپەروەر، ڕێزگرتن لەمانە پیاوی ڕێژسپی زانا کاربەدەستی دادپەروەر لە ڕاستیە ڕێزگرتنە لە پەروەردگاری مەزن. ئیبن عەباس ئەفەرمێ خوای لێ ڕازی بێ کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەفەرمێ ساڵێک کامل ویستم پرسیاری شتێک لە ئیمامی عومەر بکەم، عومەری کوڕی خەتاب، دەربارەی ئاەتێک، یعنی پرسیاری لێ بکەم، ئەڵێ نەمتوانی، 1 ساڵ هەرچی مەکرد نەمەتوانی پرسیار بکەم لە هەیبەتی ئیمامی عومەرە. یعنی ئاوا ڕێزیان لە عولەماکان گرتووە. ئیمامی ئەحمەد ئەفەرمێ ئەمرمان پێ کراوە خاکی بین بەرامبەر بە عولەماکانمان و ڕێزیان لێ بگرین و خۆمان بەکەم بزانین لە بەرامبەریانە. ئیبن حەزم، ئیمامی ئیبن حەزم ئەفەرمێ عولەما ئیتیفاقیان کردووە کە واجبە ڕێزگرتن لە ئەهلی قورئان، لە ئەهلی ئیسلام، لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها لە کاربەدەستی مسلمان و هەروەها لە پیاوی چاک و پیاوی عالم. پێویستە ئینسان ڕێزیان لێ بگرێ. دووهەم خاڵ یان دووهەم حەق لە حەقەکانی زانا و عالم ئەوەیە کە خۆشیانت بوێ و پشتگیریان بکەی. ابن أبي العز الحنفي أفرمي: يجب على كل مسلم بعد موالاة الله ورسوله موالاة المؤمنين كما نطق به القرآن، خصوصا الذين هم ورثة الأنبياء. أفرمي واجب لسر همو مسلمانية پشتگیری خوا و پشتگیری پێغەمبەری خوا و پشتگیری مسلمانان بکە وەکو چۆن قورئان نوتقی پێ کردووە. بە تایبەت
ئەوانەی ئەو مسلمانانەی کە وەرەسەی پێغەمبەرانن کە عولەمان. سێیەم پێویستە دوعای خێر بۆ عولەما بکرێ و بەباشی باسییان بکرێ. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم: إن الله وملائكته حتى النملة في جحرها وحتى الحوت في البحر ليصلون على معلم الناس الخير. إمامي ترمذي أيقريته بصحيح شدانا أفرمي خواو ملائكة كاني خواو تنانت ميرولل كنكيا تنانت ماسي وحوت لدريايا هميان صلوات أدن سر أو كساني كخلقي فيري دين أكن خلقي فير أكن يعني بويا أبي ئێمەش دوعایان بۆ بکەین و بەباشی باسییان بکەین. چوارەم خاڵ يعني پێویستە بۆ لای عولەما بگەڕێینەوە و لە ڕەئیان لا نەدەین لە بۆچوونەکانیان لا نەدەین بە تایبەتی لە کاتی فیتنەیە و لە کاتی ئاژاوەیە. کاتێ فیتنە و ئاژاوە لە نێوان خەڵکیە دروستە بێ. خوای تەعالا ئەفەرمێ فەسئەلوو ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون. دەیەها ئاژاوە و فیتنە لە وڵاتی ئیسلامە دروست بووە ئەگەر بواە و خەڵکی بگەڕیانەوە بەلای عولەماکان ئەو ئاژاوانە گەورە نەبوونەوە لە شوێنی خۆیاندا ئەمرکانەوە. بۆیە بە قسەکردنی عولەما زۆر گرنگە. پێنجەم گوێڕایەڵیکردنی عولەما لەو شتانەیە کە مخالەفەی شەرع نییە. کاتی ئەڵین لەو شتانەی کە مخالەفەی شەرع نییە چونکە عولەمایش احتیمال هەیە غەڵات بکەن وەکو ئێستا تۆزێکی کە باسیەکەین. خوای پەروەردگار ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. أي أو كساني كباورتان هناوا بقسي خوابكن جرايلي خوابكن جرايلي في غمري خوابكن صلى الله عليه وسلم وجرايلي أولي الأمر مسلمانان بكن. أولي الأمر كي أولي الأمر كاربدستان وزانايانا كاربدستاني مسلمان وهروها زاناياني إسلام. وكو ابن كثير لتفسيرك يا فرمي. ششم رايوش بيا كردنيان و الرأي أوان بيش الرأي خلقي تربكي ولا مجالس شال لا يجور ودايان بنريد. ابن عباس أفرمي خويل الرازي به أفرمي كان القراء أصحاب مجلس عمر بن الخطاب رضي الله عنه ومشاورته كهولا كانوا أو شبانا. أفرمي علماء دائما لا مجلس عمر يكون خطابا لجور وداء ران أخران لا يجور وعلماء وأهلي راويجو أهلي برسوراي إمام عمر بون ئەگەر پیر بواەن یان گەنج بواەن. ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە. هەروەها حوتەم پێویستە ئێمە دائیمەن گومانی خێر بە عولەماکانمان ببین. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حوجرات ئاەتی 12 ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. ئەی ئەو کەسانی باوەڕتان هێناوە لە زۆر لە گومانەکان واز بێنن چونکە هەندێک لە گومانەکان تاوانە بەڕاستی. جا ئەمە بەرامبەر بە خەڵکێکی ئاسایی ئەی چ جا بەرامبەر بە عولەماکان و بە زانایانمان. هەشتەم پێویستە ئێمە دیفاع بکەین لە شەرەف و لە عیرضی عولەماکانمان لە حەقا ئەبێ دیفاعیان لێ بکەین. ئیمامی ئەحمەد ئەفەرمێ هەر کەسێکتان بینی بە ناشرینی قسەی بە حەمادی کوڕی سەلەمە ئەکرد ئەوە ئیتیهامی بکە لە ئیسلامەتیەکەیە چونکە حەمادی کوڕی سەلەمە توند بووە بەرامبەر بە ئەهلی بیدعا. و ئیبن عەساکر ئەفەرمێ گۆشتی زانایان ئەگەر گۆشتی خەڵکی تر حرام بێ بیخۆی یعنی غەیبەتیان بکەی گۆشتی زانایان ژەهراویە خواردنیان یەکسەر ئەتکوژێ. عادەتی خوا بە شێوەیەکە کە پەردە هەرم هەڵەماڵەیە لەسەر ئەو کەسانەی کە زانایان یعنی لە شەئنی زانایان کەمەکەنەوە. ئەمەی کە باسمان کرد هەموو معنای ئەوە نییە عولەما هەڵە ناکەن. عولەمایان هەڵە ئەکەن قابلیشن بەوە هەڵە بکەن جگە لە پێغەمبەران کەس لە هەڵە بەدەر نییە. بەڵام عولەمایانی ئیسلام ئەگەر بە ئیجتیهادەوە تووشی هەڵە بێن لە مەسەلەیەکی ئیجتیهادیە دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر حاکم حکمی دا و هەڵەی کرد لە ئیجتیهادێکی کرد لە مەسەلەیەکە هەڵەی پێکای دوو ئەجری هەیە ئەگەر نەی پێکا ئەجرێکی هەیە هەر ئەجری هەوڵدانەکەی و کۆششکردنەکەی کەوابوو قابلە بەوەی عولەما هەڵە بکەن. بەڵام هەڵەکەیان لای خوای پەروەردگار معذورە بەڵکو ئەجرێکیانیش دەسەکەوێت چونکە ئەوان ئیجتیهادیان کردووە. ئیتر ئەبێ ئێمەش عوزر بۆ کەسێک بێنینەوە کە خوا عوزری بۆی هێناوەتەوە. طعن لە عولەما یعنی دروست نییە بەهۆی ئەوەوە هەڵەیەکیان کردووە بەڵکو ئێمە عوزریان بۆ دێنینەوە بەڵکو ئەڵێن احتیمال هەیە
يعني وەکو چۆن بڵێ يعني سۆکارێک هەبێت کە ئەو عالمە تووشی هەڵەهاتووە چونکە تانەلان لە عولەما شیمەتی ئەهلی بیدعەیە بەڕاستی لە صفاتی ئەهلی بیدعە و ئەهلی فسووقە نابێ غیبەتی عولەما بکرێ بە هیچ شێوەیەک غیبەتی عولەما زۆر زۆر تاوانەکەی گەورەترە لە غیبەتی کەسێکی ئیتری ئەعتیادی چونکە ئەوان هەڵگری ئاڵای ئیسلامن ئەگەر بێت و ثقە و متمانە لە بینی عولەما و لە بینی خەڵکیان نەمێنێ بەڕاستی ئاڵای ئیسلام ئەکەوێ و ئەوەش زەرەرێکی گەورە لە ئومەتی ئیسلام ئەدا بۆیە هەر کەسێک بگەڕێ بە دوای عورەتی عولەمایە و بیاوێ نقصانیەکانیان بڵاو کاتۆ لە ناو خەڵکیە و قسەکانیان کەرت و پەرد بکا و بڵاوی کاتۆ لە فەیسبوک و لە تیکتۆک و لە یوتیوب و لە ئەو شتانە بەڕاستی لە گەورەترین تاوانە ئەژێ ئەو کەسە ئەگەر ئێمە حەقی عولەما جێبەجێ نەکەین بەڕاستی چی ڕۆدا لە ناو خەڵکیە یەک علم کەم ئەبێتەوە و لاواز ئەبێ نەفامی زیادەکە بیدعە زیادەکە گوناح و تاوان و حرام لە ناو خەڵکا بڵاوە ئەکا خەڵکانی یعنی سەری گومڕابوو لە جیاتی عولەما سەر هەڵەدەن و نەفامەکان و خراپەکارەکان و زانایانی خراپ و ئەهلی بیدعە پەیا ئەبن لە ناو خەڵکا و ئەوان قسەیان ئەخواتۆ لە ناو خەڵکا ئەو کاتە خەڵکی جورئەتەکە قسە بە دینی ئیسلام بکە و جورئەتەکە بە ئاشکرا مەعسیەت و تاوان بکە و ناشترسێ ئەو کاتە خەڵکانێک پەیا ئەبن حەڵال و حەرام بە کەیفی خۆیان فتوای حەڵال و حەرام ئەدەن بێبێ گەڕانەوە بۆ لای علم و بۆ لای قورئان و سنت ئەگەر بێت و ئەهلی سنت نەمێنن ئەو کاتە ئەهلی بیدعە بەڕاستی بڵاوە یعنی وەکو بڵێ زاڵ ئەبن بەسەر خەڵکە و لەوانەیە خوا پەنامان بدە زمانێک دروست ببێ بەڕاستی حەزب ئەهلی خێر ئەهلی سنە حەز بە مردنی خۆیان بکەن جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم بەڕێزەکان ئێمە ڕێزگرتن لە عولەماکانمان وەزانینی حەقەکانیان لەبەر خاتری ئەوان نییە وەکو شەخص بەڵکو لەبەر خاتری دینەکەی خوایە لەبەر خاتری ئەوەیە کە دینی خوا پارێزراو بێ لەبەر ئەوە ئەگەر پێتان خۆشە دینی خوا بە پارێزرێ و بەردەوام بێ و ئاڵای حەق دایمەن شەکاوە بێ ڕێز لە عولەماکانتان بگرن خوای پەروەردگار ڕەحم هەموو لایەکمان بکە و هیدایەتمان بدا و لەوانەمان بگێڕێ کەوا حەقی خوا و حەقی پێغەمبەرەکەی و حەقی ئاهل و بەیت و ئەصحابەکانی و حەقی عولەماکان ئەدا ئەکەن وەکو پێویست